بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. پەیامێکە دەمەوێ بیگەێنم بە هەموو لایەک ئینشاءالله. ئەم شەوی 29 هیچ بە دووری مەزانە برای من کە ئەم شەو لەیلەتول قەدر بێت. ئەوەی کە لە ناو زۆرینەی خەڵکدا باوە 27 لەیلەتول قەدرە ئەوە ئەکید نییە. دڵنیا بە بڵێ وڵاتەوە و من شەوی 27 دانیشتم و کۆتایی هادوانیە براکەم. بەخوا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە وەحی لەلایەن خواوە بۆ هاتووە ئەویش نەیزانیوە چ شەوێکە. سەرەتا هاتوو بێڵێ دوای لە بیری چۆتەوە. ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام زانی بای کام شەوێ پێی دەوتین. بۆیە ئینسانی موسڵمان لە هەموو شەوەکان بەتایبەت لە شەوە تاکەکان هەوڵ دەدا عیبادەتی خوا دەکا. سودی لەیلەتول قەدر چییە؟ خەیر من ئەلفی شەهر. چ شتێکی خەیر من ئەلفی شەهر؟ ئەو نوێژەی تۆ دەیکە ئێستا خێرترە لە نوێژی 1000 مانگ. یعنی کە 1000 مانگ ئەوە نوێژەکان درێژە. خی گەورە قبوڵی کا لێمان، خی گەورە نیەتمان خاڵسکە. تۆ وەرە 1000 مانگ زیاتر ئاوا بە شەو ئەو نوێژە درێژە بکەی. ئاوا ئەوەندە لە ڕکوع دابمێنیتەوە، ئاوا ئەوەندە لە سوجود دابمێنیتەوە، ئەوەندە دوعا بکەی، ئەوەندە زیکرکەی، ئەوەندە قورئان بخوێنی. ئەوە کە دەیکەی مادام لە لەیلەتول قەدر دابێ خێری ئەوە هەمووی بۆ هەیە بەقەدەر 1000 مانگ زیاتر. سەدەقەیەک دەکەی خێری ئەو سەدەقەیەت زیاترە لە خێری سەدەقەی 1000 مانگ. زیکر بە هەمان شێوە، دوعا بە هەمان شێوە. بۆ ئەوە دەیڵێم بەڕێزەکانم ئەم شەو 29ە. لەوەیە ئەخیر شەومان بێت لە مانگی ڕەمەزان و لەوەشە سبەی شەو دیسان ڕەمەزان بێت. لەوەیە ئێمە جاریشتر لە مزگەوتەدا کە ئەمەی ئێستا هەیە یەکتر نەبینینەوە، خی گەورە یارمەتیمان بدات و نیەتمان خاڵس بکات. دەمانەوێت ئینشاءالله تێکی بدەین بە نیەتی دروستکردنەوەی بە جوانترین و باشترین شێواز بۆی ئێوەی بەڕێزکە هاتن بۆ عیبادەت تیایدا ئیسراحەت بکەن. خەڵکانێک شەوی 27 و غەیری 27 دێ لە دەرەوە شوێن نییە دەستنوێژ بگرێت، شوێن نییە سەراو بکە، شوێن نییە تێدا بە ئیسراحەت دانیشی عیبادەتی خی گەورەی تێدا بکە. دەمانەیە وا بکەین هەر کەسێک ڕووی کردە ئەو مزگەوتە بەو پەڕی ئیطمئنانی و ئارامی و دڵخۆشیەوە عیبادەتێک کات و بێ ئەوەی مەشەقەت و ناڕەحەتیشی لەسەر بێ ئینشاءالله. ئەوە هەدەفەکەمانە و خی گەورەش لەسەر عەرش ئاگای لە نیەتمانە. مەبەستمان خزمەتکردنی ماڵی خوا و عەبدەکانی خی گەورەیە. ئەمە پێویستی بە تەعاون و هاوکاری هەیە براکانم. پێویستی بەوە هەیە کە هەر یەکێک لە لای خۆیەوە بە بچووکترین شتیش کە لە تواناتدا هەیە بەشدار بە براکەم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ من بەنا لله بەیتەن بەنا الله مەسجدەن بەنا الله له بەیتەن فی الجەنە. هەر کەسێک بۆ خوای پەروەردگار واتە بە نیەتێکی خاڵس مزگەوت دروستکە، بەشداری بکات لە دروستکردنیدا، ئەوە پەروەردگار ماڵێکی بۆ دروست دەکات لەکوێ لە بەهەشت بۆی دروست دەکات. یعنی ئەگەر ئەم فەرموودەیە بیری لێ بکەینەوە، نەک ئاوا بڕوەها بە سەریعیدا هەندێشت دەڕوا لەسەری ناوەستین بیری لێ ناکەینەوە. ئەگەر پێت بڵێن بە هەر یەکێک لە ئێمە بڵێن کاکە وەرە لە فڵان شوێن خانوویەک دروستکە، چیتر کە دروستم کردی وەرە لە خۆشترین شوێن قەسرێکت بۆ دروست دەکرێت لە بەرامبەری ئەوەدا. هەمووی دەڵێن جامە ئاسانە کە من ئەوە دروستکەم لە فڵان شوێنی خۆش لە دنیا قەسرێکم بدرێتێ وڵا دەیکەم. ئەوەی پێغەمبەری خوا باسی دەکات عەلەیهی سەڵات وسەلام زۆر لەوە گەورەترە. بابەت ئەوە نییە لە دنیادا قەسرێکت بۆ دروست بکرێتەوە. هەر کەسێ وەڵا بەشداری بکات لە دروستکردنی مزگەوتێک خوای گەورە لە دنیا ئەوەندە پاداشتی دەداتەوە. نا، قەزیەکە لەوە گەورەترە. یعنی تۆ یەکەمیان ئەهلی بەهەشتیت ئینشاءالله مادام بەشداریت کرد لە دروستکردنی ماڵی خوا ئەهلی بەهەشتیت. دووەمیان لە بەهەشتیشدا خوای پەروەردگار قەسری بۆ داناویت، ماڵی بۆ داناویت. کێ وا دەفەرمێ؟ ئەو پێغەمبەرە وا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام کە وەما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. ئەوەی کە وتوێتی هیچی لە خۆیەوە نەبوو، هەمووی وحی خوای گەورەیە. با یەقینمان هەبێ برام، یەقینمان هەبێ بەو موژدانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە پێویستە هەمومان بەشدار بین. الحەمدولله هەر یەکێک لە ئێمە دەتوانێت کاکە بە کەلیمەیەکی خێر، تۆ کەسێک دەناسی خێرخوازە خوای گەورە ماڵی داوەتێ، هانی بدە کە ئەو خێری کرد تۆش بەشداری لەگەڵی ئینشاءالله. بۆیە دەمانەوێت بە پشتیوانی خوای پەروەردگار چەند ڕقەمێک دانراوە بۆ پەیوەندیکردن و گەیاندنی
هاوکاری و یارمەتیەکانتان هەر کەسێک ویستی بەشدار بێت لەم خێرە گەورەی ئینشاءالله خۆشتان دەبینن یعنی فەرقی ئەم مزگەوتە لەگەڵ زۆرێک لە مزگەوتەکانی تر دیارە ئینسان کە بەشداری بکات لە دروستکردنی مزگەوتێک لە مزگەوتێک بی کە زۆرترین موسڵمان نوێژی تێدا دەکات چونکە زۆرترین ئەجر و پاداشتت بۆ دێت ئێستا بەو ناڕەحەتیەوە ئەم هەموو خەڵکە دێ نوێژی تێدا دەکات ئەو هەموو خەڵکە لە دەرەوە دەوەستێ ئەی کە خۆشتر و ڕێک و پێکتر و ئاسانکاری زیاتر کرابێ خەڵکێکی زۆر دێ تا زیاتر بێ خێر و پاداش بۆ تۆی مسلمانە کە دینارێکت خستۆتە ناو ئەو مزگەوتەوە بۆی بەڕێزەکانم ئەوەی بە چیمەنتۆ ئەوەی بە شیش ئەوەی بە بلۆک ئەوەی بە مەوادی کارەبایی بە هەر شتێک تۆ دەتوانیت پەیوەندی بکە بەو ڕقم تەلەفۆنەوە کاکە من بۆ نمونە دەتوانم یەک بلۆکتان بۆ دابین کەم تاو ناوەکەت دەنووسرێت و لە کاتی پێویست تەلەفۆن بۆ دەکرێت وەرە زەحمە نەبێ ئەو وعدەی کە دابوت بیگەێنەجێ باشە براکانم دڵنیام والله بە ئیزنی خوای پەروەردگار پەچی ناخات هیچ پەچی ناخات ئینشاءالله مەوزوعە بەڵام با من و تۆ دەستمان هەبێت تێیدا ئینشاءالله ئەو خێرە لە دەست خۆمان نەدەین ئێمەش بەشدار بین لە خێرێکی ئاوا گەورە مەرجیش نییە تۆ ئیلا ئەهلی ئەم مزگەوتە و ئەهلی ئەو گەڕەکە و ئەو شارەبی مادام لێرەدا عیبادەتێکی جوان خێرێکی گەورە خەڵکانێکی زۆر ڕووی تێدەکا با تۆ ماڵت لە دووهۆک بێ دەتوانی بەشداری بکەیت لەو خێرە با ماڵت ئەسڵەن لە کوردستانی عێراق نەبێ لە شوێنی تر بێت دەتوانی بەشداری بکەیت براکەی من بۆی هەر یەکەمان لە شوێنی خۆیەوە ئینشاءالله دەتوانێت هاوکار بێت پەیوەندی بکەن بەو ڕقەمانەی کە هەیە دانراوە بۆی کە ویستت چۆن یارمەتی بدەیت ئەو کاتە ئینشاءالله پێت دەگوترێت و لیژنەیەکی شەیە بۆ سەرپەرشتیکردنی ئەو کارە خێرە داواکارم لە خوای پەروەردگار نیەتمان خاڵس کە مەبەستمان ڕزابوونی خۆی بێت یا ڕەبی لێمان قبوڵ کەی کارمان ئاسان کەی ساڵێکی تر ئینشاءالله ڕەمەزان لەناو ئەو مزگەوتە تازەیەدا بکەین باشترین شێواز بۆ خاتری ناوە جوانەکانی وەسیفاتە بەرزەکانی خوای پەروەردگار تاعاتی هەموو لایەک قبوڵ کە یارمەتی هەمومان بدا بۆ کاری خێر بۆیەش ئەم شەو پێم وتی چونکە کە ئەم شۆ نیەتی لێبێنیت نیەت المەرء ئەبلغ من عمله تەنها نیەتی ئینسان لە کردەوەکەی گەورەترە بەس نیەت بێنی بۆن لای خۆت تۆ حاڵی خۆت دەزانی دەی من وعد بێ لای خۆم بۆنم نەدەڵێ من ئەوە 100,000م دانا ئەم شۆ کە نیەتە تێناو ئەم شۆ بڕیارتدا لەیلەت القەدرە ئەم 100,000ی ئەم شەوت بۆ بە خێری 100,000 مانگ زیاتر دەنووسرێ بۆیە ئەم شەو پێم وتون بۆی خێرەکە لەم شەودا بە نسیبتان بێ هەر کەسە لای خۆی بڕیاری لێبدا ئینشاءالله ئەمما سبەی دەگاتە دەست دەڕۆژی تر 5 مانگی تر ئەو خێری تۆ دەگاتە دەست کێشە نییە ئەم شۆ کە بڕیارت لێدا بڕیارێکی تەواو بۆ نووسراوە لە لەیلەت القەدردا ئینشاءالله والحمد لله وصلى الله وسلم على رسول الله